لەگەڵ دەستپێکی ێشە سەربازیەکان بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان شەپۆلێکی ناڕەزایەتی سەر تاسەری هەرێمی کوردستانی گرتەوە و لەو چوارچێوەیەشدا سەرجەمچین و توێژەکانی شاری کفری لە ڕێگەی گرتبوونەوە خۆپشاندانی جەماوەریەوە پاڵپشتی و هاوسۆزی خۆیان بۆ دۆخی ڕۆژئاوای کوردستان دەربڕی. ئەوەی گرنگە بۆ ئەم خۆ ناغاستیانە باسی بکەین ئەوەیە کە خەڵکی کوردستان تاک بە تاکی ئەم نەتەوەیە حزبەکان لایەنەکان و پێکاتەکان لە ئاسی مەترسیەکەدا بن ناکۆکی و کێشەلاویەکانی خۆیان بخەنە لاوە یەک ڕێزی و تەبا بن بۆ پەرپەشتانەوەی ئەو مەترسیانە لە سەنگەردا بن ئەگینا مێژوو ڕەحم بە کەس ناکات. ئەرکی سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمە بەڕۆڵی مێژووی نەتەوەی و ئەخلاقی خۆیان هەستن لە پێشگیریکردنی ئەو بەشەی وڵاتمان. بازرگان و سەرمایەدار و دەوڵەمەندەکان دەست و قاو نەبن و کۆمەکی مادی ڕەوانەی ئاوارە و لێقۆماوانی ڕۆژئاوا بکەن بەشدار بن لە سوکردنی بارگرانیان. پەیامی خەڵکی شاری کفری لە گرتبوونەوەکەیاندا جەختکردنەوە بوو لە گرنگیەک ڕێزی کورد لەم کاتەدا و دەربڕینی هاوخەمی باشووری کوردستان بۆ کوردانی ڕۆژئاوا و پشتیوانی لە ماف و داواکاریەکانیان. ئێمە ئەمڕۆ گرتبووینەتەوە سەردەم کوردانی شاری کفری بە ئەمە ڕوون بێ بۆ بینەر تەنها کوردی کفری ئەمڕۆ کۆبووینەتەوە پەیامێک ئەدەین بۆ هەموو ناوەندە جیهانیەکان ئەڵێین ئەو خوێنەی لە ڕۆژئاوا ئەڕژێ لە جەستەی ئێمەشە ئەو فرمێسکەی لە چاوی دایکێکی شەهیدێکی ڕۆژئاوا ئەڕێژێ لە چاوی دایکی هەموو کووردە ئەوەی ئەکرێ لە ڕۆژئاوا جینۆسایدی سەردەمە قڕکردنی کووردە هەمومان تێگەیشتوین لەوەی هیچ ترسێک لە سەر کۆمەلگای نێودەوڵەتی نییە تەنها کوردبوون نەبێ تێگەین لەوەی هەموو ناوەندە جیهانیەکان خۆیان لەوە دوور گرتووە کە ڕۆژانە کورد قەتڵ و عامەکرێ. بێگومان یەک ڕێزی کورد نەک بەس ئەمڕۆ هەموو کاتێک لە هەر ڕوودا و لە هەر پێشاتێکدا کە پارچەیەکی کوردستان تووشی قەیرانێک بوو بێ تووشی شەڕ و ململانەیەک بوو بێ پارچەکانی تر پاڵپشتی بوون بۆ ئێمە لە باشووری کوردستان پاڵپشتی هەموو پارچەکاری وڵاتین و هەر کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان لە هەر شوێنێک زوڵم مستەمی لێ بکرێ ئێمە دەینە شەقام و هاوسۆز و هاوپشتی هەر کوردێکین کە تووشی هەر کارە سادێک بێ. لەگەڵ تێکچوونی بارودۆخی ڕۆژئاوای کوردستان تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بوون یەک دەنگ و یەک هەڵوێست. لە زاخۆوە تاوەکو خانەقین شەپۆلی فراوانی خۆپشاندان و گرتبوونەوەی جەماوەری بەڕێوە چوو کە تێیدا هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی بیر و باوەڕی سیاسی ڕژانە سەر شەقامەکان بۆ ئیدانەکردنی هێرشەکان و پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوای نیشتیمان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.